ئەم کاتتان باش بەڕێزان من ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. هەرێک لە حزبی دموکراتی کوردستانی ئێران و حزبی دموکراتی کوردستان دوای 16 ساڵ یەکگرتنەوەیان ڕاگەیاند. لە مانگی کانونی یەکەمی 2006 حزبی دموکراتی کوردستانی ئێران تووشی جیابوونەوە بوو. لەو ماوەیەدا لە ژێر ناوێ حزبی دموکراتی کوردستانی ئێران و حزبی دموکراتی کوردستان چالاکی و خەباتیان دەکرد. ماوەی چەند ساڵێک بوو هەوڵەکان بۆ یەکگرتنەوەیەوە دوو حزبە بەردەوام بوون و چەندین گەڕی دانوستان و گفتوگۆ لە نێویاندا ئەنجام درا. کۆبوونەوەکان تاوەکو ئاستی دەفتەری سیاسی و کەسانی یەکەمی هەردوو لا ڕۆیشت، بەڵام بێ ئەنجام بوون. دوجار لە ڕاگەیەنراوێکدا هەردوو حزبی دموکرات بە فەرمی یەکیان گرتەوە و وەک یەک حزب بە ناوی حزبی دموکراتی کوردستانی ئێران درێژە بە خەبات و چالاکیەکان دەدەن. کەواتە دەپرسین ئامانج لەو یەکگرتنەوەیە چییە؟ چ کاریگەرێکی دەبێت؟ کێ بوون ئەوانەی بەشدار بوون لەم یەکگرتنەوەیەدا؟ شرۆڤەی ئەم بابەتە دەکەم بە میوانداری بەڕێز خالد عەزیزی گوتەبێژی حزبی دموکراتی کوردستانی ئێران کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز خالد ئەم کاتتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. ئەم جارە یاخود دەتوانم بڵێم جارێکی دیکە بیرۆکەی یەکگرتنەوەی ئەو دوو حزبە هی کێ بوو و ئامانج لەو یەکگرتنەوەیە چییە؟ هەر لە ڕۆژی لێکدابرانەکەدا بەو لاوە بەخۆشیەوە بیرۆکەی یەکگرتنەوەی دموکراتەکان هەمیشە لە نێو ئەندامانی کادرەکان و پێشمەرگەکانی دموکراتەکاندا باسی لەسەر بۆ ئەوە بە لەحازی حزبی و تەشکیلاتی بڵام بیرۆکەکە و لە تەنیشت ئەوەدا ئەوەی گرنگتر بوو ئەوە بوو کە هەر لەدبوونەکە یا لێکدابرانەکە لێکترازانەکە لەلایەن خەڵکی وڵاتی کوردستان لە ڕاستیدا زۆری ئیستیقبال لێ نەکرا. لە ڕوانگەی وان دموکرات یەک دموکرات بوو، بۆیە هەمیشە لە سەرخەت بوون، فشاریان بۆ ئێمە دێنا، داوایان لێ دەکردین کە ئەو یەکگرتنەوە و سەرێککەوتنەوە بکەین بە ئەمری واقع. فاکتۆرێکی دیکەش کە دەکرێ بڵم بێتەئسیر نەبووە موقعیەتی حزبی دموکرات و ڕابردووی حزبی دموکرات و ئەهەمیەتی خەبات و تێکۆشانی حزبی دموکرات لە مێژوودا دۆستێکی زۆری بۆ حزبە دروست کردووە لە نێوەخۆی ئێران و لە نێو لایەنە سیاسەکانی کوردستاندا. ئەوانیش دڵسۆزانە هەمیشە لە سەرخەت بوونە، پیان وا بۆ حزبی دموکرات بە ئیحتیباری ئەو ڕابردووە وەختی وەهاتۆ یەک بگرێتەوە ببێتەوە بۆ یەک حزب بۆی کە تەئسیر دابنێم. جا لەسەرێکەگە کورتی بکەمەوە زەرورەتی سیاسی نەتەوایەتی لە نێوە خۆی وڵات و ئیرادە و قەناعەتی کادر و ئەندامانی دموکراتەکان بوو بەهۆی ئەوە هەردوو لای دموکرات یەک بگرنەوە و دوای نیە سەنەدی یەکگرتنەوەی دموکراتەکان بەخۆشیەوە ئیمزاکرا. لەمە و بەدوا ئێمە هەموو لایەکمان بەیەکەوە حزبی دموکراتی کوردستانی ئێرانین. کەواتە بەڕێز خالدی هەرچە لە نامەوێت زۆر بچمە ڕابردوو، بەڵام گرنگە بپرسم کاتێ یەکگرتنەوەی ئەو دوو حزبە ئەوەندە گرنگ بێ بۆچی 16 ساڵی خایاند؟ لێکدابرانەکان یا بەداخەوە شپرزەیی و بەربڵاوی زۆر جار لە نێو کووردا زۆر ڕوودەدا و ئوسوولەن پێکگەیشتنەوە و یەکگرتنەوە بە معنای ئەوەیە کۆمەڵێک فاکتۆر و شت دێتە گۆڕێ، معادلە و سێناریۆیەک لە قەزیەکەدا دێتە گۆڕێ تا ئەوجێ پەیوەندی بە حزبی دموکراتەوە هەیە. حزبی دموکرات حزبێکی بربەرینە، حزبێکی جەماوەریە، کادر و ئەندامێکی زۆری هەیە، ئۆرگانی زۆری هەیە لە نێوەخۆی وڵات، ئەندام و لایەنگری زۆرە، لە دەرەوەی وڵات بە هەزاران ئەندامی هەیە. بۆ حزبێکی بەربڵاو و پانوبەرین و گەورەی وەک دموکرات یەکگرتنەوەش معنایکی گەورەی هەیە. ئەویش ئەوەیە بە لەحازی حزبی دەبێت ئەو هەموو ئۆرگانانە تێکەڵ بکاتەوە و بە لەحازی سیاست گوزاری و ئوسول و گفتمان دروستکردنیش لە پانتایەکی گەورەی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و نێودەوڵەتیدا دەبێ وڵام دەربێ. بۆیە تاوتۆکردنی هەمووی ئەوانە تەبیعەتەن زەمانی ویست و ئەو زەمانە پێویست بوو بۆی کە لێک حاڵی بوونەکە باشتر بێ، لێک تێگەیشتنەکە باشتر بێ و نەفسی مزاکرەکردن لەگەڵ یەکتر بە باوەڕی من جۆرێک تەمرینە لە تەحملی ئەم زەمانە بەکێ دەدەن؟ باسی زەمانەکەی لەو یەکگرتنەوەیەدا ئەم زەمانە بەکێ دەدەن؟ ببوورە باش لە پرسیارەکە تێنەگەیشت. باسی زەمانەکەی لەم یەکگرتنەوەیەدا دەڵێ بە زەمان یەکمان گرتووەتەوانێ، ئەم زەمانە بەکێ دەدەن؟ بە خۆتان وەکو حزب یاخود بە هاوڵاتیان و لایەنگران و دەنگدەران و کەسانی دڵسۆزی وەکو خۆ داماژەی پێیەکەی؟ ئەو زەمانەی کە کێشا هەموو لایەکی ئەوانەی کە جەنابەت ئیشارەت پێکردن دەور و تەئسیریان هەبوو، خۆیەکەشی ئەوە بوو ئێمە جۆمان دەدانێ نەزەرات و بۆچوونەکانمان
لە بەرچاو دەگر احترامان بۆ دادەنان تاوتۆمان دەکرد بەڵام پێم خۆشە ئەوە بڵم ئیحساسی مەسئولیەتی یەکگرت و خوازی کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بوون بەس ئەو یەکگرتنەوە بە ئەندامان و کادر و ڕەهبەری هەردوو گرای دموکرات جێبەجێ دەکرا ئەوەی پەیوەندی بە خەڵکەوە هەیە ئینتزار و تەوەقعۆیەکی مەسئولانە و ملیانە و سادقانە بوو دڵسۆزانە بوو ئەوەی پەیوەندی بە ئێمەوە هەبوو دەبێت خەسارناسێکمان لەسەر کردباو کە بەخۆشیەوە لە جەرەیانی ئەو مزاکراتەدا کۆمەڵێک تاوتۆمان هێناوەتە گۆڕێ بۆی کە حزبی دموکراتی کوردستانی ئێران لەمە بەدوا باشتر بتوانێت مدیریەتی کار و بەرنامەکانی خۆی بکاتن. دواتر باسی ئەواکن کە هەنگاوەکانتان چی دەبێت بەڵام دەمەوێت بپرسم هیچ گوشارێکی دەرەکی یاخود نێوخۆیتان لەسەر بوو بە پارتەکانی هەرێمی کوردستانیشەوە باشووری کوردستان وەکوی کە لە ساڵی 2012دا کونسوڵی ئەو کاتی فەڕەنسا لە هەولێر کە هەوڵیدا بۆ ڕێکخستنەوە و بۆ گفتوگۆکردن لە نێوان هەردوو حزبدا ئەم ساڵ یاخود ئەم یەکگرتنەوەی هیچ گوشارێکە بوو؟ بەڵێ هەم گوشار هەبوو هەم نیەت پاچی و هەوڵ هەبوو گوشارەکە ئی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بوو کە لە جێگای خۆیدا بوو چونەوە حیزب ئەوان دروستیان کردووە و بەرامبەر بەداهاتووکەشیدا ئیحساسی مەسئولیەتیان دەکرد نیەت خوازی دۆستان بوو جا ئەو دۆستانە هەم لایەنە سیاسەکانی کوردی بوون هەم وەچی ئاماژەت پێدا دۆستانی ئێمە لە ئاستی نێودەوڵەتی و ئەوانە بوون بۆیە هەردووچی ئەوانە کۆمەجی کرد بەڕەوتی لێک حاڵی بوون و بە قەناعەت گەیشتنی ڕێبەران و کادرەکانی حزبی دموکرات بۆی کە دەبێ ئەو مەسئلەیە چارەسەر بکەین. باشە. دوای ئەم یەکگرتنەوەیە کە ئەمڕۆ کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیتان بەس وەکو یەکەم هەنگاو لە دوای ڕاگەیاندنی یەکگرتنەوەتان هەنگاوێکی دیکە بەستنی کۆنفرانسە ئەگەر پێمان بڵێ ئەمە چۆن کەی دەبێت ڕێکارەکانی چییە هەنگاوەکانی چییە؟ ئەم کۆنفرانس نییە و هەنگاوی دوایی کۆنگەرەیە حزبی دموکرات حزبێکە سەرڕای کۆمەڵێک هەوراز و نشیوی سیاسی لە ژیانیدا بەڵام هەمیشە بەخۆشیەوە پابند بۆ بەگرتنی کۆنگرەکانی بۆیە لە هەنگاوی یەکەمی ئەو ڕەوتی تەوافق و پێکاتنەدا ئەوەیە ئێمە دەورانێک دەورانی ئینتقالیمان بۆ داناوە کە هەیئەتێکی هاوبەش حزبی دموکراتی کوردستانی ئێران ئیدارە دەکا و تێدەکۆشێ میکانیزمەکانی ڕێوکەوتن و تەوافقاتەکان لە نێو حزبدا جێبخە و لە داهاتوودا ئێمە کۆنگرە بگرین کۆنگرەکەش تابعێکە لە هەمووی ئەو تەوافقات و سەنەدانەی کە بەیەکەوە ئیمزامان کردووە لەژێر ڕووناکایی ئەو لێک تێگەیشتنە ئێمە بەرەو کۆنگرە دەچین ئەو کۆنگرە یەکگرتنەوەی دموکراتەکان دەبێ و لەوێدا هەمووی ئەوانە قانونمەند کاتان دیاری کردووە بەڕێز خالیف بکەی دەست پێ بکەن نا هیچ کات و زمانێکمان دیاری نەکردووە بەڵام حزبی دموکرات حزبێکە پابندە بە ئوسولی ئەسازنامە و گرتنی کۆنگرە و کۆنفرانسەکە لە دوای 16 ساڵ دابڕان گرژی و ئالۆزی وە گفتوگۆش لەگەڵیدا ئایا ئێستا خاڵی هاوبەشتان زۆرە بە تایبەت کە باسی بەستنی کۆنگراکرێت؟ بەڵێ هەر نەفسی ئەو لێکنا و دوایە دەستپێکردنی ڕەوت و پرۆسەی وتوێژ زۆر خاڵی هاوبەشی دەنێودا دروستکردین بەخۆشیەوە کاتێک ئێمە لەگەڵێک کەوتینە نێو پرۆسەی مزاکرە و گفتوگۆ و جۆدان بە یەکتر تاوتۆکردنی بۆ چوونی هەردووگلا ئەو وەختی بەوە گەیشتین بەخۆشیەوە خاڵی هاوبەشمان زۆرترە تاکو ئەو خاڵانەی کە لێک جیامان دەکاتەوە ئەوەش دقیقەن منطقی مزاکرە و گفتوگۆ و لێکدانیشتن و احتراف بە یەکترە بۆیە خاڵە هاوبەشەکان دەکرێ بڵم ئەوەندە زۆرە بەخۆشیەوە بۆ خۆی هیوا و هومێدێکی زۆر دروست دەکاتن بۆی کە لە داهاتوودا حزبی دموکراتی کوردستانی ئێرانی هەموو لایەکماندا بە باشی بکەوێتەوە سەر ڕەوتی هەمووی کارە ئاسان لایەنگران و دڵسۆزانی ئێوە چۆن پێشوازی لەم هەنگاوەتانەکەن؟ ئەوەندەی پەیوەندی بە لایەنگران و دڵسۆزانی حزبی دموکراتەیە زۆربەی هەرە زۆری ئەوانە لە نێوە خۆی وڵاتن لە ڕۆژهەڵاتی کوردستانن لە کوردستانی ئێرانن ئەوان هەروەچی ئاماژەم پێدا حزبی دموکراتیان دروست کرد لە خۆشی و ناخۆشیەکاندا لەگەڵ حزبی دموکرات بوون هەمیشە داوایان لێ دەکردین یەک بگرینەوە هەمیشە ئینتزارێکی گەورەیان لەسەر حزبی دموکرات دروست دەکرد بۆیە ئەوان بە دەرەجەی یەکەم لەو یەکگرتنەوەیە خۆشحاڵن شایی و هەڵپەرچیان جێرا وەوە نیشان دەدا کە ئەو حیزبە کە ئێستا یەکی گرتوێتەوە پانتایەکی گەورە و بربەرینی بۆ خۆی دروست کردووە بۆی کە هەموو وزە و ئێنێرژەکان لە داهاتی ڕۆژهەڵاتی کوردستان بەکار بێنیە ئەوەندەی پەیوەندی بە ئەندامان و کادرەکانی
حزبی دموکراتەیە بەگشتی بە خۆشیەوە ئەوانیش بەو قەناعەتە گەیشتون بۆیە ئەو ئیرادەیە کە لەسەر قەناعەت خۆی گرتبوو مەسەلەی یەکگرتنەوەی دموکراتەکانی تەبدیل بە ئەمری واقع کرد و سەنەدێکی گەورەی مێژووی لە ژیانی حزبی دموکراتدا تێدا زۆر باشە بەڕێز خالید هەرچەندە ڕەشببینی باش نییە بەڵام بۆ خۆتەزانی لە سیاسەتدا هەموو شتێک واریدە و لە بەردەمدایە چ شتێک دەبێتە خاڵی لاواز یاخود هاندەر ئەبێ بۆ ئەوەی جارێکی دیکە ئەم دوو حیزبە لە یەک هەڵوەشێتەوانی و داببڕێنەوە و دابەش ببنەوە باسی ئەو ئەگەرانەتان کردووە هەموو هەوڵ و هیوای ئێمە هەمووی هەوڵ و هێوای ئێمە بە کادر و ئەندامان و پێشمەرگەکان و لایەنگران و دۆستانی حزبی دموکرات ئەوەیە کە جارێکی دیکە لێکدابڕان و ئینشعاب لە حزبەکەماندا ڕوونەداتەوە ئەویش میکانیزمی هەیە ئەویش ڕێگا چارەی هەیە ئەویش ئەوەیە ئێمە هەمومان بە قەناعەت بگەین کە حزبی دموکرات حزبێکی سیاسی و تەنەوعاتی فکری و بۆ چوونیشی تێدا هەیە هەر ئەو حزبە باشترین زەرفە باشترین شۆنە بۆەوەی کە ناکۆچەکانی خۆمانی تێدا چارەسەر بکەین و هەرگز لە دەرەوەی حزب بە دوای حەلدا نەگەڕین مێژوو سابتی کردووە تەجروبەی ژیانی حزبایەتی سابتی کردووە ڕێگا چارە ئینشعاب نییە لێکدابڕان نییە و ئوسوولەن زەرورەتێکی وا سیاسی فکری جددی لە گۆڕێدا نەبوو و لەمە و بەدواژ لە گۆڕێدا نابێت کە لێکدابڕان بێتەوە پێشێ بەس ئێمە دەبێ بۆ ئەگەرانی تۆ باست کرد میکانیزمی بۆ دابنین میکانیزمەکەش لە ڕاستیدا ئەوەیە کە ئێمە بتوانین ئەوە بکەین بە فەرهەنگ لە نێو حزبی خۆماندا بەگشتی جێی بخەین کە چۆن لەمە و بەدوا دەرس و تەجروبە لە ڕابردوو وەربگرین بۆی کە ڕووداوانە بۆ جارێککە ڕوونەدەنەوە زۆر باشە بەڕێز خالید با بگەڕێمەوە سەر بەستنی کۆنگرا بەپێی زانیاریەکانی من وەکو ڕۆژنامەنووسێک لیژنەیەکی 12 کەسی ڕاست پێدراون کە ئەرکەکان یاخود ڕێکارەکان جێبەجێ بکەن بەڵام ئەم لیژنە 12 کەسیە هیچ ژنێک تێیدا ئەندام نییە بۆچی ئێوە باوەڕتان بە توانای ژنان هەیە بۆچی هیچ ژنێکتاندانە ناوە لەو لیژنێدا ئێمە هەمیشە باوەڕمان بە توانای ژنان بووە و ژنان لە ڕیزەکانی جۆراوجۆری حزبی دموکرات تا ئاستی ڕێبەری حزوریان هەبووە و حزوریان هەیە بەڵام بۆ لەو لیژنەیە بوونیان نییە دەورانێک دەکەین پێی دەڵێن دەورانی ئینتقالی پێی دەڵێن دەورانی ئینتقالی لەو دەورانەدا بەڕاستی بە دوای ئەوەدا نەگەڕاوین حکمە ژنی تێدابێ یا پیاوی تێدابێ بە دوای ئەوەدا گەڕاوین زەرورەتی دەورانی ئینتقالی بۆی کە باش مدیریت بکرێت چۆنە دەنا ئەسڵ بەر ئەوەیە لە ژیانی سیاسی حزبی دموکرات و ئیدارەی حزبی دموکرات و ڕەهبەری حزبی دموکرات ژنان هەمیشە حزوریان بووە و حزوریان دەبێ و بەخۆشیەوە بەبەراوە واتە بڕیارە لە داهاتوە ژن زیاد بکرێت بۆ ئەو جۆرە لیژنانە ئێمە لە کۆنگرەکانماندا هەمیشە ئەومان لە بەرچاو گرتووە کە ژنان دەوریان هەبێ وتم ئەگەر مقایسە بکەی لەگەڵ زۆر لایەن بەخۆشیەوە حزبی دموکرات تا ڕادەیەکی زۆر چۆتە پێشیە زۆر باشە با بێمەوە سەر یەکگرتنەکە بەڕێز خالید با بزانین یەکگرتنی هەردوو حزب چ کاریگەریەکی دەبێت بە تایبەت بۆ سەر ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ کاریگەری زۆری دەبێت چییە؟ یەکەم کاریگەری ئەوەیە هەروەچی وتم حزبی دموکرات حزبێکە بەڕابردوویەکی مێژوویی گەورە و بە ئیمکان و زەرفیەتێکی تایبەتی لە ئەو ڕۆی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە دەبێتە هۆی ئەوە وزە و توانا و ئینەرژیەکی زۆری حزبی دموکرات لەمە و بەدووە باشتر لە بواری جۆرا و جۆردا وەگەڕ بکەوێ بۆ ئەو خەبات و جم و جۆڵە مەدەنیە و جەماوەریە و قانونیە کە بە شێوازی مختلف لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە و خەڵکێکی زۆر بە ژن و پیاوتەیدا بەشدارن هەست بکەن کە حزبەکەیان حزبی دموکراتی کوردستانی ئێران لەمە و بەدوا بەرامبەر بەوانە بێتەفاوت نابێ و تێدەکۆشە پشتیوانیان لێ بکە باسی کاریگەرێکی تر بکەین ئەویش بەڕێز مستەفایەجری لێ پرسراوی گشتی حزبی دموکرات دەڵێ دەبێ لەم یەکگرتنەدا قەرەبووی ڕابردوو ئەو دابڕانە بکەینەوە ئەم قەرەبوو چۆن دەکرێتەوانێ قەرەبووی 16 ساڵ چۆنەکەنەوە قەرەبووی 16 ساڵ غەیرە عەمەلی نییە بکرێتەوە دەکرێتەوە ئەویش ئەوەیە یەکەم ئەو پەیامەمان هەبێ کە لێکدابڕان و ئینشعاب و ئینشقاقات هیچ قازانجێکی بۆ جوڵانەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان نەبووە و لە هەمان کاتدا وزە و تواناکانیشمانی بە فیرۆ بردووە بە شێوەیەکی دیکەش دەکرێت ئەویش ئەوەیە هەروەچی کوتم
ئیمکانات و توانای هەموو لایەکمان لە گۆڕێدا بێ نفسی یەکگرتنەوە بە لەحازی ڕەوانی پەیامێکی باش دەدا بە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە لەحازی ئوسولی پەیامێکی باشە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کە مەسەلەی کورد لە ئێران و حزبی دموکرات چۆن بە جدی بە دوایدا دەڕۆن بە لەحازی تەعامل لەگەڵ ئێرانیەکان چ ڕێکخراوە سیاسەکانی جۆرا و جۆر چ خەڵکی ئێران پەیامێکی باش دەدا ئەویش ئەوەیە کە حزبی دموکرات بە خۆشیەوە جددێ لە خەبات و تێکۆشان و مبارزەی خۆیدا بۆیە ئەو فەداکاریە لە نێو ڕیزەکانی کرا کە لە پێناو حزبێکی یەکگرتو وەک حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڕاستیدا هەموو هەوڵێک بدەن بۆی کە ئەو یەکگرتنەوەی جێبەجێ بێ ئەوش بۆ کاری سیاسیە حزبی دموکرات پرۆژەیەکی گەورەی سیاسی کوردی ئێرانە بۆی کە تەسیر دابنێتە سەر ڕەوتی ڕووداوەکان هەم لە نێوە خۆی ڕۆژهەڵاتی کوردستان و هەم لە ئاستی ئێران و لە کۆمەلگای نێودەوڵەتیش لە ڕاستیدا تەسویرێکی جوان یا شتێکی جوان لە قەزای کوردی کوردستانی ئێران بدات. خەبارەی حزبی دموکرات دەکەی زۆر تاکید لە قسەکاندا پێداگری لەسەرەوەکەیتەوە کە نابێ ئیدی دابڕان ڕووبات چونکە قازانجی بە هیچ لایەک نەگەیاندووە جگە لە زەرەر. بەڵام پرسیارەکەی من بەم شێوەیە بۆ بەڕێزت ئەمە یەکەم دابڕان نییە لە کۆنگرەی یەک لە کۆنگرەی 4 سیازدا کە ئەم دابڕانی لێکەوتۆتەوە هەموو ئەمانە دابڕانی لێکەوتۆتەوە ئایا ئەم جارە میکانزم یەکتان دۆزیوەتەوانێ بۆ ئەوەی ئیدی دابڕان ڕوونەداتەوانێ یاخود دیوێکی دیکەی پرسیارەکەم ئەوەی ئایا ڕای جیاواز قبول ناکرێت لە لای ئێوە؟ دابڕان لە مێژووی حزبی ئێمەدا زۆر بووە بەڵام خەلە تەنیشت ئەو دابڕانە هەمیشە ئیرادەیەک لە گۆڕێدا بۆ یەکتر بگرینەوە ئەو ئیرادەیە بەلای من گرینگە ئەوەی ئەو جار لە پرۆسەی یەکگرتنەوەدا زۆر مەسەلەیە و زۆری تەسیر بۆ زۆر کاریگەرە زەمانێکی کێشە مزاکراتی زۆری لەسەر کرا تاو تۆ کرا ضرورەتە سیاسی و نەتەوەیەکان هاتە گۆڕێ پێداویستی و قەناعەتی تەشکیلاتی هاتە گۆڕێ بۆیە من هیوادارم لەمە بەدووە لە چارەسەری کێشەکاندا هەرگز دابڕان و ئینشعاب نەبێ بە ڕێگا حەل ڕێگا حەلێکە نەتیجەی باشی نەداوە و مشکلەکان لە جێگای خۆیانی ئێمە دەتوانین ئەڵتەرناتیومان بۆەوە هەبێ بە خۆشیەوە حزبی دموکراتی کوردستانی ئێران لەمە بەدووە ئەو زەرفیەت و پوتانسیالی هەیە کە هیوادارم ئەو شتانە لە نێو خۆیدا مدیریەت کاوەش بەشێکی ئەو جیاوازیانە حزبی دموکرات حزبێکە حزبی دموکراتی کوردستانی ئێران ڕای جیاواز قبول دەکات یاخودنا؟ ئێمە مێژووی حزبی دموکراتی کوردستانی ئێران زیاتر لە حەد ڕای جیاوازمان قبول کردووە جاری وایە من دەڵم زیاتر لە حەد دموکراسی دەروون حزبیمان بووە جاری زیاتر لە حەد مەجالمان بەوانەوە داوە شاید ئەوەش بۆ خۆی زەمینەیەک بوو بێت کە ئەو ڕای جیاواز و بۆ چوونی جیاواز لە ئیدامەی خۆیدا شکلی گرتبێ وردە وردە تموعی ئینشعاب و لێکجیابوونەوە و ئەوانەی تا ڕادەیەک تەوجیه کرد بێ و زەمینەی بۆ ساز کرد بێ بەڵام دیسان ئێمە پابەندین بە ڕای جیاواز و بە دموکراسی دەروون حزبی و کۆنفرانس و کۆنگرەکان و باسەکان بەشێکن لە سیستمی ژیانی سیاسی حزبی دموکرات کە هەموو کەس خۆی تێدا ببینێتەوە بەس ئەوەی گەرەکە لەمە بەدوات چۆن مدیریەتی ئەوە بکەین بە لەحازی فەرهەنگی و بە لەحازی ئوسول و ئەساسنامەی حزبیەوە. زۆر باشە بەڕێز خالید بابزانین بینە سەر حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران بابزانین ئێوە پەیوەندیتان چۆنە لەگەڵ یا قسەیەکەیە دەوترێ ئەوان لەگەڵ ئەو فیدرالیزمە نین کە ئێوە داوای دەکەن. ئێمە وەک حزبی دموکرات لە ئاخر کۆنگرەی خۆمان فدرالیزمان وەک ڕێگا حەلێک هێناوە بەس ئەو فدرالیزمە کۆنگرەی ئێمە پەسەندی کردووە خۆ هەمووی حزبەکانی دیکەی ئێرانی پەسەندیان نەکردووە خۆ هەموو ئێرانیان پەسەندیان نەکردووە ئەوە ئەڵتەرناتیوی ئێمەیە لەگەڵ هەموو لایەنەکان قسەی لەسەر بکەین ئەمەش جۆ دەدەین بەوان ئەمەش جۆ دەدەین بەوان استراتێژەکە ئەوەیە هیچ گفتوگویەک لە نێوان ئێوە و حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران هەیە لەسەر ئەو داوای کە کردوتانە هیچ گفتوگویەک هەبووە؟ وەزیفەی ئێمە وەیە قەناعەتیان پێبێن کە ئێرانی داهاتوو دەبێت بە تەوافق هەموو لایەکتەیدا بەشدار بوون بە یەکەوە ئیدارەی هاوبەشی ئێران بکەین و ئێمەی کورد لە کوردستانی خۆمان دەسەڵاتمان هەبێ بە پێی قانون یعنی ئەوە کاری ئێمەیە وەزیفەی ئێمەیە تێبکۆشین لە نێواندا قەناعەت زۆرتر بکەین ئەمن پێم وایە لە کۆمەلگای ئێران و لایەنە سیاسەکانی ئێرانی بە بەراورد لەگەڵ 5 ساڵ 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا زەمینەیەکی زۆرتر هەیە کە لەسەر ئەو مەوزوعاتە قسە بکەین بۆی کە بە تەوافقێک بگەین بە یەکەوە. باش ئەو زمینە سیاسیتان نەکردووە تا ئێستا بەڕێز خالید ئەگەر نەتان کردووە بەنیازم لەکەیەوە دەست پێ بکەن ئەو فیدرالیزمەی کە باسی دەکەن و داوا دەکرێت تا ئێستا بەس کورد پێداگری لەسەر کردووە ئەی نەتەوەکانی دیکە بەشدار نین؟ ئەو زمینە سازێ لە مێژە کراوە کاتی خۆی
دکتۆر قاسملوو ڕێبەری ملی حزبی دموکرات و کوردی ئێران علااقاتێکی باشی هەبوو وەک کەسایەتێکی گەورەی سیاسی ئێرانی ئەو ڕەوابەتەی خۆی لەگەڵ لایەنەکانی ئێرانی و پەیامی حزبی دموکرات بۆی کە لە قەزای ئێمە بگەن لەو وەختەوە بەردەوام دەچێتە پێشێ بەس هەوراز و نشیوی بووە و کاری سیاسی ئەوەیە تۆ پارتنەرت هەبێ کاری سیاسی ئەوەیە مخاتبت هەبێ لەو بوارەدا خەڵکی ئێران دەبێت هەوڵ بدەین ببن بە مخاتبی ئێمە لێمان تێبگەن لە بواری پارتنەرەوە دەبێت لایەنە سیاسیەکانی ئێرانی کە لەسەر شتێک لەگەڵمان بە تەوافق بگەن. بەڵێ تا ئێستا هەوڵتان داوە بۆ ئەوەی باسیەکە یاخود بەنیازن لەمە دوا هەوڵ بدەن و هەنگاوەکانتان بنێن بۆی ئەو پرۆسەیە تەنها لە بابەتی کورد دەربچێ بۆ هەوڵمانداوە لە ڕابردوودا هەوڵمانداوە ئێستا ئەو هەوڵانە جددیترە بە یەکگرتنەوەی حزبی دموکرات زەمینە بۆ کاری حزبی دموکرات و کەیسی کوردی ئێران لە نێو ئێرانەکاندا زۆرتر و بەهێزتریش دەبێت یعنی کاری ئێمە ئەوە بووە لەمە بەدوا وەزیفەکەمان سنجینتر دەبێت چون موقعیەتی حزبیشمان لە تەعامل لەگەڵ لایەنەکانی ئێرانی لێ کردووی ئەوەندە بە گەشتبینیەوە قسە بکەیت و بڕوانیت خۆ گەشتبینی خراپ نییە بەڵام پێم خۆشە بزانم باگراوندێ و گەشتبینیە چییە بەڕێز خالیت باکراوندەکەی ڕوونە ئێمە دەبێت گەشتبین بین گەشتبینەکە ئەوەیە کوردی ڕۆژهەڵاتی کوردستان لە خەبات و تێکۆشانێکی بربەریندان بەخۆشیەوە شعوری سیاسیان لە پەرە ئەستاندندایە ئیحساسی ملی و نەتەوایەتی کوردیان لە گەشەکردندایە و حزبی دموکرات سەرڕای ئەهمووی ئەو هەوراز و نشیوانەی کە بەسەری هاتووە حزبێکی خۆشەویستە لە بواری نێودەوڵەتی احتیباری خۆی هەیە لە نێو لایەنە ئێرانیەکان احتیباری خۆی هەیە و ئەو جار بێتەوە هەمووی ئەوانە دلیلن بۆەوەی کە من خۆشببین بم و خۆشببینی لە خەبات و تێکۆشاندا زۆر گرینگە حزبێکی سیاسی هەمیشە دەبێ هەیبێ بەرێک دروست بۆ لە ڕۆژهەڵات داوای سربەخۆیی دەکات ئێوەکو حیزبی ملی دیموکرات ڕاتان چییە ئەم فیدرالیزمەی داوای دەکەن لە چوارچێوەی ئێراندا ئەمە باوەڕە یان میکانزمە بە کورتی ئەمە بۆ ڕوون بکەرەوە کاتم بەرەو کۆتاییەکی یەک دوو پرسیاری دیکەم هەیە بەلامەوە گرنگە ئاراستی بکەم. بەڵێ ئەوەی ئێمە وەک حزبی دموکرات باوەڕمان بە فدرالیزم هەیە لە جێگای خۆی بەڵام خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان حەقی خۆیانە باسی مافەکانی خۆیان بکەن تەنانەت بۆ چوونێک کە بێ باسی سربەخۆیی دەوڵەتی کوردیش بکە ئەمە هیچ مخالفەتێکمان لەگەڵ ئەوە نییە با لێرە ئەرزی جەرابیشت بکەم و ئەرزی هەموو لایەک بکەم ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان مەسەلەی سربەخۆیی و دەوڵەتی کوردی لە کوردستانی ئێران پەرە بستێنیە ئەوە بە بەژن و باڵای حزبی دموکراتی کوردستانی ئێران بڕاوە حزبی دموکراتی کوردستان هەرگز لە دژی ئەوە نەبووە بەڵام ئێمە وەک حزب سیاست دەکەین کۆنگرەکەمان بڕیارێکی داوە ئێستا ئێمە باوەڕمان بە فدرالیزم هەیە و دەناتەبی خەڵک حەقی خۆیانە ڕێچارەی دیکەش بێن نەگۆڕێ فیدرالیزمەکە لە چوارچێوەی ئێراندا بەس بە بەڵێو نەخێر باوەڕە یاخود میکانزمە سیاست زانی چۆنە سیاست بەشێکی تابعی هەم باوەڕە هەم فرسەت و مکانیزمە ئەوە وەزعیەتەکە لە داهاتوودا دیاری دەکات کە دەبێت چه حلێک دەبێت بە ئەمری واقع بەڵام ئێمە ئوسولا ئێستا لەم دۆخەیە کامیانە هی ئێوە بە دوای ڕێکاری فیدرالیزمدا دەڕۆین بەڵێ لەم دۆخەیە هی ئێوە کامیانە باوەڕە یا میکانزمە بۆ ئەم دۆخەی ئێستای سیاسەتی ئێوە هەم باوەڕە هەم میکانیزمە هەم باوەڕە هەم میکانیزمە ئەوەشت پێ بڵم ئێمە تابعی تغیرات و تحولاتی سیاسی لە ئێران لە ناوچەکەی هەین حزبی دموکرات هەر بە کۆنگرەی خۆی لە هەرێمی کوردستانەوە بڕیاری خۆی داوە لە کۆنگرەی داهاتوو نازانین چ بڕیارێک دەڵێ ئێوە لە هەرێمی کوردستانەوە بوونەتە مەترسی بۆ سەر هیچ ناوچەیەک و هیچ وڵاتێک حزبی دموکرات هەمیشە احترامی بۆ هەرێمی کوردستان داناوە ئێمە حزبێکی ڕیالیست و واقعبینین ئێمە دەخالە لە کاروباری عێراقدا ناکەین و علااقاتی باشمان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەرگز حزبی دموکرات نابێ بە بەهانەیەک لە دەست ئەم لاولا ببێ بە مەترسێک لەسەر هەرێمی کوردستان هیوادارین هەرێمی کوردستان لە هەموو کێشەکانی خۆیدا بە باشی بێتە دەرێ و ئەو فرسەتەی کە لە هەرێمی کوردستان هەڵکەوتووە هەموو لایەکمان وەزیفەمانە لە حەدی خۆماندا زۆر باشە پارێزین دوا پرسیار بۆ بەڕێستان هەرگز مەترسینە بۆ سەر هەرێمی کوردستان دوا پرسیار بۆ بەڕێستان بۆ پاراستنی دوا پرسیار بۆ پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان چی دەکەن یاخود چیتان کردووە ئایا تا چەند گرنگە ئەو پارت و هێزە سیاسیانەی ئەو لایەنە چەکداریانەی کە لە هەرێمی کوردستان کار و چالاکی ئەنجامەدەن ڕێز لە سەروەری و ئاسایشی هەرێمی کوردستان بگرن دوو شتە یەکەم
ئاسایشی هەرێمی کوردستان پەیوەندی بە هەرێمی کوردستان و عێراقەوە هەیە بەڵام تا ئەوجێ پەیوەندی بە حزبی دموکراتەوە هەبێ حزبی دموکرات دەخارە لە کاروباری هەرێمی کوردستان و عێراق ناکە و هەرگز ئێمە ئەسبابی هەڕەشە و کێشە بۆ سەر هەرێمی کوردستانین تەنانەت بە پێچەوانە ئێمە بە هەست و ئیحساسی نەتەواتی هەوڵیشمانداوە کە لە حەدی خۆماندا بتوانین ئەو دەستکەوتە هەروە بچێتە پێشێ و ئێمە ئەسبابی کێشە نەبین بۆ هەرێمی کوردستان و لایەنەکانی هەرێمی کوردستان ئەوەی بەباشی دەزان چۆن حزبی دموکرات دۆستی یەجگار زۆری هەیە لە باشووری کوردستان و لە هەرێمی کوردستان زۆر باش ئاشناهن بە سیاسەتەکانی حزبی دموکرات. بەڕێز خالید عەزیزی گوتەبێژی حزبی دموکراتی کوردستانی ئێران گەلێک سوپاس کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ ئێوەش. باسی ڕۆژمان پێشکەشکردن ئێوە شەرشادن.